وینسنت کامپوس دیپلۆماتکاری بەرەی وەزارەتە دەرەوەی ئەمریکایش باژاری لۆس ئانجلس میوانی منە ڕۆژ باش برێز وینسنت کامپۆس دەست پێکێ دەتخوازم بپرسم گرنگیە vê projeya sayê ku ji alî birêzan Lindsey Graham û Richard ve hatî pêşkêşkirin giringiya wê ji te werbigirin fermû. سپاس بۆ پرسیارەکەت بۆمانداریکردنم ئەو پرۆژەیە زۆر گرنگە لە دەستپێکدا من زۆر دڵخۆش بوو کە بینیم کە لینزی گراهەم و ریچارد بلومنتال دەستیان کردووە بە پێشکەشکردنی ئەو پرۆژەیە کە دوو سیناتۆری ئەزموندارن بۆ لە هەوڵێکی دوو پارت و دوولانەدا بۆ ئەوەی یەکیان کۆمارەوەی دیکە دموکرات بۆ ئەوەی بتوانن لەو پرۆژە یاسایەیە بۆشاییەک پڕ بکاتەوە چونکە ئێستا بۆشایەک هەیە کە ئیدارەکە هەستی پێ نەکردووە هەستی بە گرنگی ڕۆڵی کورد نەکردووە لە سووریا بۆ هێشتەوەی سەقامگیری لە ڕۆژاوا تەنانەت دوای نێردەی تایبەتیش تۆمباراک ئەوە دەرچ پێ نەکراوە ئەمە دانپێدانانێکی دیکەیە بۆ کورد لە ڕێگەی ئەو پرۆژە یاسایەوە کورد دەپارێزێت واتە نەک دانپێدانن بەتەنیا بەڵکو ئامانجێشیدی کە پاڵپشتی دوورمەودا بۆ کورد دابین بکات. برێز کامپۆس نوها برێز گراهام کۆماری برێز بلومنتال دموکرات ئەv یەکتێ چواتەیەک و di Kongresa Amerika, di Senata Amerika de got proje yasayek ji alî her du partiyên serekeve tê pêşkêş kirin. بە تەواوی ڕاستە ئەمە بزاوتێکی دەرئاسایە کە دوو پارتی چەبڕچێکار بێکەوە لەسەر پرسێک کۆک بوون و کار بکات من هاوڕام کە ئەمە زۆر زۆر گرنگە جێگەی بایەخە لانی دیکەی گرنگی کە بدەمەوێت بپرژێمە سەری یان بۆ هەر ئەوانەی گرنگی بابەتە کە دەدەن بۆ ئەو بزاوتانە ئەوش ئەوەیە تا ئێستا من نەمبینیوە سەرۆک ترامپ لێدوانی لەسەر هیچ شتێک دابێت وا بە دەردەکەوێت کە ئەوان بێکەوە کار دەکەن بۆ ئەوەی ئەو پرۆژە یاسا جێ خۆی بگرێت بەبێ دۆناڵد ترامپ یاخۆد پشتگیری ئەو کەواتەمە دیسان بەهێزی ئەو پرۆژە بڕیارە نیشان دەدات کە هەردوو پارتیەکە کۆکن هاوڕان لەسەر ئەمە خوازیاری نێمە لە ئەمریکا کە لە سەرکردایەتی کۆماری دموکرات بێکەوە کار بکەن بۆ چارەسەرکردنی پرسەکان ئەو کار ئەنجام بدەن کە گرنگ و پێویست بێت. برێز کامپۆس تو دزانێ هەلوێستا کورد هەلوێستا کوردستانی هەرێما کوردستانی ڕۆژاوایی کوردستانی هەروەها ڕۆژهەڵات و باکوورەی کوردستانیژی بەرامبەری ئەمریکا گەرمە یعنی کورد ئەمریکا وەکی هەفپەیمانێن خۆ وەکی دۆستێکی خۆ گەلک نزیک دبینن هەروەها شەریری دژی داعشێدا خوینە کورد و ئەمریکیە بە هەڤوو دوورە لەسەر هەردێ هاتە ڕژاندن گەلو ئەv گرنگی di dîplomasiya Amerîkî de nayê zanîn birêz tombara giringiya vê yekê nizane birêz kampos ger di wê derbarê de nirxandina te bigirin dîtina te bigirin. نەک تەنیا ئەو هاوڕێتیە دوورمەودای و هاوڵێ زۆر گرنگە بەڵکو خەڵکیش پێویستە بەتابەت ئەمریکا من باسی لێوە دەکەم لە واشنگتن کە ناوچەکانی دیکەش پێویستە دان بنێن بەو قوربانیانەی کورد بەخشیویانە لەو ماوەیە بەتابەت لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لە شەڕی تیرۆر لە دژی داعش ئەگەر کورد نەبوونایە لە سووریا هیچ گومان هەڵناگرێت کە داعش بە تەواوی باکووی ڕۆژهەڵاتیشی جڵەو دەکرد
بۆیە لەمەوەی 10 ساڵی ڕابردوو قوربانی گەلی کورد شەڕێکی ناوازیان کردووە لە تەک ئەمریشەکان جەنگاون لە دژی داعش وێڕایەوەش ئەوان بەشێکی سووریان پاراست ئاسایشیان ڕاگرت و بەرقەرار کرد کە ڕۆژاوایە داعش لەو ناوچەیە بە دوور خرایەوە بۆیە دەبێت خەڵک ئەمە ببین و دانی پێدابێنەکو هێمای هاوڕێیەتی نێوان ئەمریکا و کورد ئەمە هاوڕێتی کورد و ئەمریکا دەگەڕێتەوە بۆ سەردەمی دژەفڕین لە ساڵ 1991 بەو هۆکارەشەوە دەبینین پەیوەندەکە بێشتر بووە پەیوەندی دیکە بەدووە داهاتوە و پێویستیشە بەردەوام بێت و درێژە بچێشێت بەێ بێگومان یانێ بەردەوامیە پەیوەندیان ئەو هەفپەیمانیان استراتێژی گوتنا بینە کوردستانی و ئەمریکا دەحەیی یانێ کورجی لەسەر هەردەی گرنگیەکی گەلک مەسن دنەوەیەکی برێز کامپۆس لێ دوزانێ مەسەلە لە ئەمریکاژی یعنی برێز لینسی گرەهام بخوا ئەڤە گوت نابە مرۆڤ پیشتاخوا بدە هەفپەیمانێن خوا بتایبەت هەفپەیمانێن وەکی کورد کوژی دل دخوازن پەیوەندیên وان لەگەل ئەمریکا گەرم بن استراتێژیک بن دوێ دەربارەی دە نزیکاهیاتە چیە برێز کامپۆس گرنگیە هەفپەیمانیە بە شێوازی دیکە دەری ببڕین هاوتا لەگەڵەوەی ئاماژەت بۆ کرد لە ڕوانگەی خۆمەوە دەبینین کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نابێت کوردوەلا بنێت بە هیچ شێوەیەک و لەژێر هەر بارودۆخێکدا پێویستە پاڵپشتێکە بەردەوام بێت و کوردوەلا نەندرێت ئێستا دەبینین دۆخێک کارتە پێشەوە لە عێراق بەدڵنیاییەوە بەهۆی دەرەنجامی هەڵبژارنەکانەوە سەرۆکوەزیرانی نوێ لە بەغدا کە پرسی سیاسی دادەمرچێتەوە دۆناڵد ترەمپ پێشووتریش ئەوەی پشتڕاست کردوتەوە کە پشتگیری لەو جۆرە سیستەمی عێراق ناکات دەشزانین هەڵوێستی چۆنە بەرامبەر بە ئێران دەزانین کە سەرۆک ترامپ زۆر جار پرسەکانی لێ تێکەڵ دەبێت کە بۆ نمونە فیدرالی عێراق چییە کوردستانیش چۆنە خوازیارین لەوە تێبگات کە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان هەولێر و بەغدا خوازیارم هەرچێک لە نووسنگت دەبێت و هەر چۆر شارێک هەیە لە دژی مالکی لە بەغدا تێگەیشتن هەبێت ئەمە یەکێکە لە نیگەرانیەکانی خۆم کە ڕەنگە هەر سیاسەتێک لە دژی بەغدا بە نەرێنی نەشێتەوە لەسەر کورد بەبێ ئەوەی کە لە بەرچاوی بگرنچی لە بەغدا ڕوودەدات پێویستە ئەمریکا پاڵپشتی کورد بکات لە ڕووی ئاسایشەوە ئابووری لە هەمان کات لە لایەنی فەرهەنگی و کەلەپوریەوە ئەمە ناکرێت بپچڕێت دەبێت لە شوێنی خۆی لە پێگەی بەهێزی خۆی بمێنێتەوە نەگۆڕێت برێز ڤینسنت کامپۆز تو دزانێ یعنی سیاسەتە ئەv وڵاتێن و کورد بن دەستی وانە یعنی ئەس شەرە بێژم پر بکری سیاسەتە ئەنقەرەدە سیاسەتە بەغدایدە سیاسەتە بەهرانێدە سیاسەتە شامێدە تو زانێ دەبێژن ئەمریکا لەڤر نامێنێ ئەمریکا ڕۆژێکی دێ بچ دوێ کورد بزانبن وێ دەمێ ئەم وان ئەمێ ڕوبڕووی هەڤودوو ببن یعنی vêyekî wekî gefekê weke tehdîdekê li hemberê Kurd kesayetiyê Kurd milletê Kurd bi kar tênin vê derbarê de ger dîtina te bigirim ev helwêsta ne mirovane gol hemberî Kurd têbkaran
ئەو هیوای مەزنەی کە دەیخوازم و خوازیارم بێتە دی ئەوەیە کە ئەمریکا بەردەوام بێت لە پەیوەندیە تۆکمەکانی لەگەڵ کورد. بەڵام بۆ دەڵێم هیواخوازم چونکە بە پلەیەک دۆناڵد ترامپ من زۆر دڵنیا نیم کە کورد لە زۆر لە پێشینی لیستەکەی ئەو دابن. دەزانین کە هەولێر و سووریاش چۆنە دۆخیان. دەزانین کە یەکەم جاریش ترامپ چاوی بە شەرع کەوت بە تایبەت لە یەکێک لە لووتکەکانی وڵاتانی کەندا و بینیمان کە خەمڵانەکانی ئەو لێدوان ڕۆژنامەوانەکانی ئەوە بوو باشترین شتکەوتی لەسەر ئەو کەسا کە کەسێکی کەشخە و ڕێک و پێکە و مێژوێکی تۆکمەی بێزی هەیە دەتوانین مامەڵەی لەگەڵ بکات. بەڵام چەند مانگێک لەمەوبەر پێشووتر بینیمان کە خودی شەرع داواکرا بوو لەلایەن ئەمریکاوە بۆیە کەس نازانێت دۆناڵد ترامپ پاڵپشتی چێ دەکات لە داهاتوو وە زۆر جاریش ئەو لەسەر کەساتەکان دەوەستێت چونکە دیمەشق ئەو کەساتێ بەردەستە دەکات کە ترامپ حەزی لێ دەکات ڕەنگە پاڵپشتیان بکات بەبێ ئەوەی کە چی ڕوودەدات لێرە و لەوێ. لەسەر بەغداد ئەو پەیوەندیە پڕ ئاڵنگاری دەبێت. بەداخەوە کاتێک تەماشای دیمەشق و بەغداد دەکەی ئێستا گۆگەڕانەوەشمان بۆ هەولێر دەبێت ئەو پرسیارە بکەین ئایا هەولێر لەکوێ پێشینەکانی دۆناڵد ترامپە؟ هەولێر لە ڕوانگەی ترامپەوە ئەو سەرچاوە مەزنەی نەوت و وزەن نییە کە بتوانێت سوودیان لێوەربگرێت یاخۆت ئەو هەڵکەوتە جوگرافی ئەوەندە بەهێزنێ کە پێی وابێت کاریگەری هەبێت لەسەر ناوچەکە. بۆیە زۆر شتی کەم هەیە کە ترامپ لە ئاستێکی باڵاوە کە ئێمە خوازاری بوون لە ڕابردووش هەبووە بتوانێت پێشکەشی بە کورد بکات لە سیاسەتەکانیدا. بۆیە ئەو زۆر جار بە لەخۆڕا و بە پەرت و بڵاوی بڕیار دەدات و ڕوانگەی خۆی دەردەبڕێت. بۆی دەبێت زۆر وریابین هەولێر دەبێت هەموو شتێک ئەنجام بدات بۆ ئەوەی کاریگەری لە واشنگتن دروست بکات بۆ ئەوەی دڵنیا بێت لەوەی کۆشتی سپی تێبگات پەیوەندی کورد و ئەمریکا چەندە گرنگە چەندەش بۆ مانەوەی ئەو پەیوەندی لە مێژینێ پێویستە. سپاسیاتت دەکەم برێز ڤینسەنت کامپۆ ژێ لۆس ئانجلس هەڵگەرم.